لەو تاری ئەمڕۆدا چەند بابەتێک باس ئەەکەین بە وردی بە کورتی لە خزمەتی جەنابتانە. ئەو بابەتانەی کە لەوەی چەند بابەتێ بەیەکەوە هاتبێ ئەوش کە ئەم ڕۆژانە دێت ڕۆژی کە دەی حاجیانە و هەروەها ئەگە تەماشاشکەین لە ناو ڕۆژەکانە کە هەندی ئەحکامی تایە و لەگەڵ ئەوەشدا وەک ڕۆژوو یان وەک زکرکردن یان وەک قوربانیکردن. ئیمانداران و موسڵمانانی خۆشەویست، ئەم ڕۆژانە ئەو ڕۆژانەیە کە پەروەردگار جەلە جەلالهو لە قورئانی پیرۆزدا باسی کردە بۆمان بۆی بخێنە یادی خۆم و یادی ئێوەش. زۆر جار ئێمە گێڕام هەموو ساڵێ باسی دەکەین بۆ یاخستنەوە، بەڵام ئەبێ ئینسانی ئیماندارش بزانێ کە ڕۆژەکان گرنگە لە ئاینی ئیسلامی پیرۆزە. والفجر وليال عشر، خوای پەروەردگارە فەرمێ ئەیام کە لەم ئاەتە پیرۆزانەدا لەم سوورەتە پیرۆزەدا کە دووەم ئاەتە خوای متعال جەلە جەلالهو دەفەرمێ والفجر وليال عشر، کەواتە مەبەستی ئەم ڕۆژانەیە کە ئینسانی ئیماندار ئەبێ وریای بێ کە کۆمەڵێ لە سەحابە وتویانە وتیانە والليال العشر واتە دەڕۆژی حاجیان. خوای گەورە سوێنی پێخوا کە لە یەکشەمەوە دەست پێەکە. کەواتە ئەم دەڕۆژەیە ئێمە بزانین کە گەورەیە. لە قورئاندا هاتووە لە دوو شوێنی تر ئەیامی معلومات یا معدودات. ئەم ڕۆژانە کە 9 ڕۆژەکە لەگەڵ حوتی ئەکا لەگەڵ چوارەکەی ترشا کە ڕۆژی جەژنە، هەردوو دەگرێتەوە لەم دوایەتە. چونکە ئەفەرمن مفەسرین ئەفەرمن ئەیام معدودات ئەیام التەشریق و فەرموویانشە و ئەیام معلومات ئەوە کە ئەوش ئەیام العشر، کەواتە هەردووی دەگرێتەوە ئیماندارانی خۆشەویست. ئەمە سێ ئاەت دەربارەی ئەم ڕۆژە پیرۆزانە. کەواتە ئێمە ئیماندار چی بکەین لەم ڕۆژانە باشە؟ یەکێ لەوانە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەم ڕۆژانە ئینسانی ئیماندار ئەگەر ئەتوانێ و سیحەتی باشە و جەستەی باشە نەخۆش نییە بەر ئەگرێ بەم هاوینە و دەتوانێ ڕۆژوو بگرێ. ئەمە یەکێکە لەو سنەتانە ئینسانی ئیماندار زنی کاتەوە بە گوێرەی تاقەتی خۆت. زۆر مەکە لە خۆت، توانیت بیکە، نەتوانی مەیکە ئەزیەتی خۆت مەدە، چونکە لەوەیە سیحەتت چاک نەبوو ئەو کاتە جیاوازە لەگەڵ کەسێکە کە سیحەتی چاک بێ. دوای ئەمە ذکر و یادی خوای پەروەردگار بکە. ئەگە تەماشاشکەین خوای پەروەردگار جەلە جەلالهو کاتێک گفتوگۆ دەکا لەگەڵ موسا عەلەیهی سەلام 30 ڕۆژ تەواوەکە، باقی ئەچێتە 10 ڕۆژ. وەک شەیخولیسلام ئەفەرمێ 40مین ڕۆژ یعنی 40م ڕۆژ کە لەگەڵ خوای متعالە جەلە جەلالهو موسا قسە ئەکا یوم النەحر. ئەفەرمێ 40مین یوم النەحرە، ئەو ڕۆژەیەکە کە قوربانی تیادا سەرە بڕێ. یعنی ئەم دە ڕۆژە کەوتووەتە ئەو گفتوگۆی نێوانی پێغەمبەرێک و خودای گەورە جەلە جەلالهو. ئەمش لە گەورەی ئەم دە ڕۆژەیە. ئینسانی ئیماندار و ئینسانی ئیماندار بڕوادار بزانێ لەم ڕۆژانەدا هەمان کات گوناحش خوای پەروەردگار بە گەورە ئیگرێ. ئیمانداران وریابن چۆن خێر گەورەیە گوناحش بکەی وریابێ گوناحەکەت لەوەی زیاد بنووسرێ، چونکە ڕۆژەکان لای خوای گەورە گەورەیە. ئیمامی قەتادە ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله. لتفسير أما آية فرمي أفري أعلم أن الظلم في شهر الحرام أعظم خطية. يعني بزانا لما نقفير وزدا أقا قناحي بكي شني بچوك بي الله إخواه زور قوريه وريابة شون شاكا كزيادة بودكري وريابة أمبياو وابة دفرمي أم صحابي بيغمري إخواه صلى الله عليه وسلم دفرمي ئەفەرمێ وریابە بە زوڵم بۆ دەنووسرێ. یعنی هەر تاوانێ بکەی وەکەوەیە زوڵمێکت کردووە. وإن كان الظلم على كل حال عظيم. چاک دەزانن ئێوە زوڵم و ستەم خۆی گەورەیە، گوناحێکی کەبائیرە، بەڵام وریابە لەم ڕۆژانەدا خۆت بپارێزە لە گوناح نەکەی، چونکە ئەو گوناحانە دوور نییە لای خوا وەک گوناحی گەورە خوای گەورە بۆت بنووسێ. وریابی ئەبێ ئینسانی ئیماندار بزانێ. فەرمێتش چاک بزانن خوای پەروەردگار لە ناو مەلایکەکانە نێنراوی ناردووە وەک جبریل عەلەیهی سەلام بۆ لای پێغەمبەر
صلى الله عليه وسلم لناو مرۆڤەکانە فەرمێ پێغەمبەر هەڵبژاردووە و دەفەرمێدش لەناو وشەکانە وتە قسەکردنی کە زبان قسەی پێ دەکەین خوای گەورە زکری هەڵبژاردووە. ئەم پیاوە بەڕێزە دەفەرمێت لەسەر زەویشدا مزگەوتی هەڵبژاردووە خوای پەروەردگار، لەناو شەهرەکانە ڕەمەزانی هەڵبژاردووە، فەرموویەتی لەناو ساڵەکەدا مانگی محەڕەمی هەڵبژاردووە. ئەمانە گشتی گەورەیە بە ئینسان ئیماندار بزانێ. لەناو ڕۆژەکانە جومعەی هەڵبژاردووە خوای پەروەردگار، لەناو شەوەکانە لەیلەتول قەدری هەڵبژاردووە. ئەمانە هەمووی خوای گەورە جەلە جەلالوه بە گەورەیی داناوە، ئەبێ ئینسان ئیماندار ئاگای لێبێ. ئەو 4 مانگەش لە ساڵەکەدا گەورەیە کە ئەو مانگەیە کە ئێمە دەکەوینە ناوی و ئەم ڕۆژەی تایە گەورەیە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە سەحابە، فەرمووی لە 2 حەدیسی مبارەکدا ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام. هیچ کردەوەیە چاک دەژین خۆش نییە لای خوای پەروەردگار ئینسان جێبەجێی کە ئەنجامی بدا لەم ڕۆژەدا، کەواتە خوای گەورە زۆر پێی خۆشە لەم ڕۆژەدا ئینسانی ئیماندار و مسلمان کردەوەی چاکە بکە، بەڵام زیاتر چاکەکردن بکە. خۆی کردەوەی چاکە لای خواها شیرینە، بەڵام لەم ڕۆژە زیاتر شیرینترە، باوا بڵێن شیرینترە، خوای گەورە پێی خۆشە. هەتاکم ڕۆژێ بە ئەسحاب و یاوەران فەرمووی هەر کەسێ کردەوەی چاکە زیاد بکا لەم ڕۆژانەدا، ئەو قورئان خوێندن، وەک هاتن بۆ مزگەوت، وەک ڕۆژی گرتن، وەک سەدەقە، وەک خەیر، وەک وشەی شیرین، ئەمانە زیاد بکە هیچ کردەوەیەک نییە بەرامبەر ئەمە بگرێ. فەرموویانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر دەرچی لە ماڵ بچی بۆ غەزاش، هیچ شتێک نییە مەگەر کابرایە کەسی بڕوا بۆ غەزا و لە پێناوی خوادا شەهیدێ بگەڕێتەوە، نەخۆی نە مناڵی نە کەسی هیچی نێتەوە، ئەو کاتە مەگەر ئەمە پێشکەوێ. ئەنا هیچ شتێک نییە وەک ئەوە لای خوا خۆشەویستتر بێ کە لەم ڕۆژە خەیر و چاکەی تیا دەکەیت. کەواتە ئیماندارانی خۆشەویست، ئەم ڕۆژە ئێمە گە هیچ دەتوانین نوێژەکانمان زیاتر لە مزگەوتا بکەین، زیکرەکانمان زیاتر زیکر بکەین، زیاتر قورئان بخوێنین، زیاتر وشەی شیرین بڵێین. ئەگەر لەمە زیاتر کەمێتر ئەتوانین ڕۆژوو بگرین، ئەگەر لەمە کەمێ زیاتر ئەتوانین سەدەقە و خێر بکەین، ئەتوانین دوعای خێر بۆ ئیمانداران و مسلمانان بکەین. ئەمانە گشتی دەتوانین ئیمانداران، شتێک نییە قورس بێ کە لەسەر شانی من و تۆ. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ڕۆژانە ئەوەیە فيهم التكبير واتا زور سبحان الله الله أكبر لا إله إلا الله أمانة زور بكن بەردەوام ئەمانە بڵێن. ئەم زیکرە شیرینانە زیاتر ئەذکاری بەیانیان و یەواران، زیکرەکانی دوای نوێژ، زیکرەکانی نان خواردن، زیکرەکانی لە ماڵ دەرچوون، هاتنەوە، خەوتن، هەمووی ئینسانی ایماندار بتوانێ لە هەموو کات و ساتی ئەم زیکرانە بخوێنێ، بەڵام لەم ڕۆژەدا زیاتری بکە، چاکتر و باشترە. فرميانا إن الله اختار من الأيام 4 ومن الشهور 4. فرميانا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرميتيان علين قصي عبد الله بن مسعود رضي الله ورحمة إخوة إليه بايما بقولي ابن مسعود ودي بقرين باشتره نتشينا ويق آية حديثة يانا أفرمي أمبيا وبرزة أفرمي للروجة خواهی پەروەردگار چواری هەڵبژاردووە کە ڕۆژی جومعەیە، ڕۆژی عەرەفەیە، ڕۆژی قوربانیە، ڕۆژی فیتڕە. ئەم چوارە و لە مانگەکانشا چواری هەڵبژاردووە. ئەو 4 مانگەیە کە باسمان کرد ئیماندارانی خۆشەویست، ئەوەی کە ئێمە باسمان کرد، ئەمە کە ئێمە ئەنجامی ئەدەین بە ڕۆژانە، ئەمە فعلیە، عیباداتی فعلی پێڵین، نوێژە، زبانە جولێنین، بەڵام کە بە بەدەن ئەیکەین. بەڵام ئێمە خوای پەروەردگار و شتێکی ترشی ئەوێ لە ئێمە لەگەڵ ئەمەدا، ئەمەش چییە؟ ئەوش کە ببەخشین لە پێناوی خوادا، تەماشاکە. لە هەموو زۆر جار ئەم ئایەتە ئەخوێنین، قل ئین سەڵاتی، تەماشاکە. نوێژ کە ئەنجامی ئەدەیت، دوای نوێژ لە عیباداتە نوێژ لە گشتی گەورەترە. ئەی لە بەخشینە و نوسکی، قوربانی بکەی بۆخوا. هیچ شتێک نییە لە قوربانی گەورەتر بێ ئیمانداران، هیچ شتێک نییە لە قوربانی گەورەتر بێ.
زۆر گەورەیە. یعنی ساڵی جارێ دێ و دەڕوا هەوڵدا لە دەستی خۆت نەدەی، کەم تەرخەم نەبیتایە، چونکە ئەو ڕۆژە لای خوا زۆر گەورەیە ئەو ڕۆژەیە کە خوێنی تیا ڕێژێ کە ڕۆژی قوربانیە. تەماشا کە خوای گەورە فەرمێ بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم: بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصلي نوێژ بکە ئەی محەممەد، فصلي لربك نوێژ بکە، پاشان چی بکە؟ وەنحەڕ قوربانی بکە. کەواتە ئەمە ئەمرە بە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام. تۆ ئەم ئەمرەی پێغەمبەر جێبەجێەکەی وین ئیبراهیم جێبەجێەکەی. ئەو قوربانیی کە دەیکەی ئەبێ بزانی ئیمانداران لەم ڕۆژانە زۆر گەورەیە. ئینسانی ئیماندار ئەو قوربانیە بە هەموویەوە لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتت بۆ دەکە. خۆت، ماڵت، مناڵت، مردوەکانت بێبەش مەکە لەم ئەجرە گەورەیە. هەر کەسێ قوربانیەکە با تووک لە گیانی خۆی نەکاتەوە. هەندێک عولەما وتیانە واجبە لە یەکی ئەو دە ڕۆژەوە یەکشەمە ئەکا، پێشی ئەوە تەراش بکە. ئەسڵ ئەوەیە ئینسانی ئیماندار کە ڕیشی نەتاشێ، ئەسڵ ئەوەیە تووکی باقی خەینا سونەتە. بەڵام مەبەستمانەوەیە ئەگەر نەتوانی هەندێک عولەما وتیانە مە سونەت چە قوربانیەکە هەر دروستە، وا تێنەگەن کە ئەمە نەکەی نابێ قوربانی بکەی، غەڵەت تێنەگەن. زۆر جار مسلمانان وا تێگەیشتون ئەگەر ئەمە نەکەن ئیتر قوربانیەکانیان دروست نییە. نە مسلمانانی عەزیز، دەتوانی قوربانی بکەی و ئەم سونەتەش جێبەجێ نەکەی. لای جمهوری عولەما سونەتە، لای ئیمامی ئەحمەد واجبە. ئینسانێ بتوانێ خۆی بگری ئەم دە ڕۆژە ئەوە بۆ واجبە، ئینسانێ نەتوانێ ئەوە جیاوازە. ئیماندارانی خۆشەویست، ئەو قوربانیی کە دەیکەی توخوا شتێکە بەخشی بۆ خوا با نوقسان نەبێ، چوار عیبی باتیان نەبێ، زیاتر عیبەکان دیارە، با لەڕ نەبێ، با بتەو بێ، با شۆر نەبێ، با شەن نەبێ. تۆی بەخشیتە خوا، شتێ ببەخشە خوا بێ نوقسان بێ، کامڵ بێ لە قیامەتا، چونکە ئەمە شایەتی بووەدا با نوقسان نەبێ، چونکە نوقسانی وا دەکا ئەو قوربانیەت خوا پەناماندا قبوڵ نەبێ یان نەبێتن. وەسێمیانشەوەیە خاڵی قوربانی ئیمانداران، خوای گەورە نە گۆشتێوێ نەخوێنیوێ، بەخوای چ کامی ناوێ. کەواتە ئەوەی ئەوێ لە ئێمە ئەوێتی ببەخشین، ئەوەیەتی کە بزان ئایا ئێمە دڵمان دێ دەستمان ئەچێتە ئەو پارە ئەو ماڵی کە هەمانە. والله هەر ماڵێ بەخشینی تیا بێ زیادەکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما ئەفەرمێ هیچ شتێک نییە کە سەدەقە بکەی چی بکە کەم بکە ئیلا زیادە. بەس ئەگەر سەدەقە و خێری لێ نەکرد بەخوا چەنێ زۆر بوو کەم دەکا. لای تۆ زۆرە بەڵام کەمە لە دیوانی خوا کەمە یان لە دنیادا کەمە. ئیماندارانی خۆشەویست، ئینسان ئیماندار بزانێن هەر کەسێ بتوانێ قوربانی بکا و نەیکا، هەر کەسێ بتوانێ قوربانی بکا یعنی هەبێتی و نەیکا و کەم تەرخەم بێ، پێغەمبەری خوا فەرمێ جێژێ بە ئەڵێ فەرمێ با جەژن نەیە بۆ نوێژی جەژن. واتە جەژنی ئەو نییە. قوربان جەژنی ئەو کەسانە نین کە قوربانی ناکەن و هەیانە. ئیمانداران ویا بن شتێک نییە ئاوە بەگەڵت. بۆی عولەمایان و تویانە دروستشە ئینسانێک ئەگەر ئیشێکی باشی هەبوو، ئەگەر معاشێکی هەبوو، ئەگەر شتێکی هەبوو زانی دەیتوانی ئەتوانێ بیداتەوە دروستە خەرچی بۆ بکەی، بەڵام قەرزار نەبێ. کەیتە و ڕادە عولەمانە وتیانە گرنگە قوربانی. ئەنی لەو حاڵەتەشدا ئیماندارانی خۆشەویست، ئینسان ئیماندارە بێ بزانێ ئەو سەدەقەی دەیکا بە گوێرەی ئەندازەی سەدەقەکەی خوای گەورە پاداش لێداتەوە. ئیتر چۆن ئەیکڕی، ئایا بە زنی قەپان ئەیکڕی، ئایا بۆ نمونە بۆ گۆترە ئەیکڕی، چۆن ئەیکڕی گرنگەوەیە حەیوانێک بێ، حەیوانەکەش یان بڕن بێ یان مەڕ بێ یان بزن بێ یان مانگا و گۆرەکە بێ یان وشتر بێ، زیاتر ئەو دوانە بچکەی لای ئێمە دەکری. بەڵام لە ناو گشتیا کامنی باشە بەران، چونکە ڕەسوول الله صلی الله علیه وسلم بەرانی کردووە، بەرانێکی قەڵە و جوان و پاشانش با هەتا هەڵدە شاخشی هەبێ. سنەت وایە لە ناویە ئەگە ئەمە نەبوو قەینا دووەم قەیناوەکان. سنوەت وایە هەموو ماڵێک سەرگەورەکەی بیکە،
ئەسڵ ئەوەیە هەموو ماڵێ سەرگەورەکەی بیکە بۆ خۆی هەموو ماڵی ئیمانداران. حەیوانێ بۆ نەفەرێ نییە، حەیوانێ بۆ ماڵێکە. خوام کردە 1000 نەفەرە لەژێر دەستی توایە. حەیوان چی کاتێ یەکێکە؟ ئەوە لە حەجە ئیمانداران، هەر کەسێ بۆ خۆی یەک حەیوانە کوژێتەوە. بەڵام لە ماڵە و بێژگە لە حەج هەر کەسێ دەتوانێت حەیوانێک بۆ نمونە کەچی سرە بڕێ بۆ خۆی و ماڵ و مناڵی. ئەگە کورتەیە، ئەگە کچتەیە، ئەگە کوڕ و کچەکەت باش ژنیان هاورد بێ، ئەگە سفرەتان یەک سفرەیە، بەخەڵتان یەک بەخەڵە، دەتوانن یەک دانە بکەن بۆ خۆت و کوڕ و کچەکانتش. عولەمایان فەرموویان. بەڵام بەمەرجێ هەمووی لەژێر یەک سەقفا بێ، نانیان یەک نان بێ و پارەیان یەک پارە بێ. ئیمانداران یەڵە دەتوانێت. ئەی باشە کوڕ و کچەکانم ئەگەر دوور کەوتنەوە لە ماڵی من نین، ڕۆیشتون من دەتوانم بۆی بکەم؟ نا، با خۆی بیکە. ئەوە ماڵێکی سربەخۆیە، بەس ئەوەی کە لەگەڵ توایە دەتوانی بیکەی. مردووەکانتان لە فکر نەچێ ئیمانداران، بۆ خۆتان و زوندوەکان و پاشانش بڵێ بۆ مردووەکانم. ئەی مردوو بۆی دەڕوا ئیمانداران، ئەگە وەسیەتی کردبێ دەڕوا، ئەگە وەسیەتی نەکردبێ شەریکی کەرەوە، لەگەڵ خۆتا شەریکی کەرەوە. باوانش بێ بەش منە بن لەو خێرە، لەو بەرەکەتە. چونکە خێر و بەرەکەتی گەورەیە، ئینسانی مسلمان دەتوانێت ئەمانە ئەنجام بدا. ئەتوانی شێوازی دابەشکردن سێ بەشە، بەشێکی هەڵگرە، بەشێکی بۆ قەوم و خزمان و بەشێکی بۆ دراوسێ و غەریبان. ئەتوانی بیکەیتە دوو بەش، کەیفی خۆتە. ئەتوانی بیکەیتە سێ بەش، لە سونەتە هاتووە ئەم دوانە وتراوە. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، واقعی بەخێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوای ڕەحم بە مولایەکمان بکە.